دەگەڕێمەوە سەر دۆسیەکەی خۆمان کە تایبەت بوو بە چێشەکان نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی. دوێنێش مەسرور بارزانانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد و لەگەڵ چوار سەرۆکاتیەکەی عێراق کۆبوونەوەی ئەنجامدا تایبەت بە ئەو چێشانەی کە لەنێوان هەردوو لادا هەن و چارەسەرکردنیان. هەردوو لا باس لە چارەسەرکردنی چێشەکانەکەن لە ڕێگای دەستورەوە، بەڵام ئایا بۆچی دەستور جێبەجێ ناکرێت بۆ ئەو کێشانە چارەسەر بکرێن؟ لەسەر ئەم بابەتە میوانێکم لەگەڵا بێت دکتۆر سۆران عەلی، شارەزای یاسایی و دەستوری لە ستۆدیۆ لەگەڵما بێت. دکتۆر بەخێر بێ. هەردوو لایەن کێشەکانە بێ لە ڕێگەی دەستورەوە چارەسەر بکەین. هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ئامادەی کێشەکان و حکوومەتی عێراق شەڵێ دەبێت کێشەکان لە ڕێگەی دەستورەوە چارەسەر بکرێن. کامیان زیاتر پابەندی دەستور بووە و ئایا دەستور کێشەکەیە کە کێشەکان چارەسەر ناکرێن یاخود پابەندی بە دەستورەوە ناکرێت؟ بەنای خوای گەورە سڵاو لە بەڕێزت دەبینەران. هەڵبەتە دەستور اتفاقی سیاسی داڕێژەرانی دەستوری ساتی دانانی دەستور بوون لە ساڵی 2005. هەموو وانی کە ئێستا لە پێکهێنانی حکوومەت و دەوڵەتداری عێراقدا بەشدار بوون لە نووسینەوەی دەستور. بەمانایەکی تر ئەو دەستورەی کە ئێستا هەموو لایەک پابەندی خۆی پێوە ئیدعا دەکات و هەر یەکێکیشان ئیتیهامی بەرامبەری دەکات، زادەی داواکاری ئەوان بووە و زادەی ڕێکەوتنەکانی ئەوان بووە و دوجار ئەوان خەڵکی خۆیان پێکاتەکانیان بە شێوەیەکان داوە کە بەڵێ بۆ دەستور بکەن. کەواتە هەریکیشان ئیدعای پابەند بوون دەستور بکە شتێکی گەورە نیە لەبەرەوەیکەوە بۆ خۆیان داڕێژەرانی بوونە. بەڵام دەستور وەکو تەبیعەتی خۆی بەڵام ئایا پێوە پابەندن؟ اینجا ئێستا کێشەکە لەوەیەدایە. دەستور هەندێ سروشتی خۆی هەیە لە ممارەسەکردن و پیادەکردنی ڕێساکانیدا دەکەوێتە بەر مەحەکی تەقییمکردن کە کێ پابەندە بە دەستور. طبیعەتی حکومڕانی وایە کاتێک کە دەسەڵات دەگرێتە دەست خۆی دەچەسپێنێ خامگیرە بێتایە، اینجا بەدوای ئەو دەرەچانەیە دەگەڕێت کە لە دەستورە یەکلایی نەکراونەتەوە بۆی لە بەرژەوەندی خۆی بەکاری بێنە بەرامبەرکەیت خۆی. عێراق بە تایبەتی زۆرینەی حکومڕان لە عێراقدا بە درێژایی ساڵی 2005 هەتاوەکو ئەم ساتێککە ئێستا سەرەتای پێکهێنانی حکوومەتێکی نوێیە لە هەموو دەرەچەیەکدا نەیهێشتووە بە فیڕۆ بچێ قۆستێتیەوە بۆ ئەوەی کەوا لە بەرژەوەندی خۆیدا لە پیادەکردنیدا بەرامبەر هەرێمی کوردستان یان هەر پێکاتێکی تری عێراقدا نەبووە. دکتۆرەمەوێ بە سەراحەت پێم بڵێ لەم تەقییمکردنەیە على الأكثر يعني جێی نقاش نییە ئەو کەسەی حکومڕانی فعلی بەدەستەوەیە ئەوە صاحبی جێبەجێکردنی دەستور لە هەر وڵاتێکدا. بۆی ئەگەر کەم و کوڕی لە جێبەجێکردنی دەستوردا هەبێ پەنجەی تۆمەت سەرەتا و سەرەکی بۆ ئەو کەسە درێژ دەکرێت کە حکومڕانی بەدەستەوەیە. هەرێمی کوردستان بەشدارە لە حکومڕانی لە عێراقدا، بەڵام خاوەنی بڕیاری تەواو نییە لە عێراقدا. هەر بۆیە ململانەکان دەستور هەیە کێشەکان هەندێکی دەستور لە خودی سیاقەکە وات لێ دەکات ئەو پابەند نەبی. کێشەکان بە دەستورەکە خۆی دروست نییە یان ئەوە تا ئەوان بەرژۆندی وادەخوازن. لەسەرتا ئاماژەم بە شتێک کرد وتم ئەم دەستورە ئیتیفاقی هەموو لایەنە پێکەنەرەکانە، هەمویان بێدەستکەوت نەهاتنە دەرەوە، بەڵام هەموو داواکاریەکانیشان تیا جێبەجێ نەکرا. هەندێک بابەتیش هەبوو لە ناو دەستوردا بەرامبەر بە هەر سێ پێکاتەکە بە معەلقی بە هەڵپەسێردراوی هێشلایەوە یەکلایی نەکرایەوە. ئەم یەکلایی نەکرانەوە بۆ خۆی سەرەتای کێشەیەک بوو لە عێراقدا و ئەو مەلەفانە بوون کە جێی ئەوە بوون کە دەوڵەتی عێراقی لەسەر بنیاد بنرێ یا هەڵوەشێنرێتەوە. بنموزەج کێشەی خاک هێلرایەوە کە مادەی 140 بوو لە بینی هەرێمی کوردستان و دەسەڵاتی ئیتیحادی. مەلەفی نەوت و گاز کە بڕبڕی مادەی 140 تەنها وەکو دەق یەکلایی کردوێتەوە. کێشەکە لەوەدایە تەواوی میکانیزمەکانی جێبەجێکردنی مادەی 140 خراوەتە بەردەم دەسەڵاتی فیدرالی. ئەمە بۆ خۆی کێشەیە. دوو لایەن ململانەیان هەبێ و لایەنێکیان هەموو میکانیزمەکانی لەبەردەستا بێ، جێی گومان نییە کە لایەنەکە بۆ خۆی بەکاری دەهێنێ، تاخیری دەکا، مماتەڵی پێ دەکات، تاوەکو دەگاتە ئاستێک جۆرێک لە کارخستنی دەستور بە شێوەی کردداری لە دروستە بێت. ئێستا مادەی 140 ئەگەر بە شێوەیەکی فەرمیش لە کار نەخرابێ کوڕی لە دەستورا هەیە، کەم و کوڕی بەشێکی لە سیاغی دەستورا هەیە. لەو کاتە دەیانویست لە وەختی خۆیان جێبەجێ بکرێ، دەیانویست لە وەختی خۆیان دابنرێت، بەڵام هەندێک لە کێشە سەرەکیەکانی نەو عێراقیان بە هەڵپەسێردراوی هێشتەوە. هەر ئەوانن کە تاوەکو ئەم ساتەش هەموو لایەک
پابندی خۆی پێوە ئیدعا دەکا و لایانی بەرامبەرژی پێێتەوە مەدبار دەکات. بێکێکی تر لە مەلەفی نەوت و گاز کە بڕبڕی پشتی ئابووری عێراقا بە شێوەیەک هێرراوەتەوە لە دەستوردا جێگەی تەفسیرە و ئەم بابەتە بابەتێکی نامۆ نییە لە دەستوردا چی لە بۆ عێراق چی بوو لە وڵاتەکانی تر. طبیعەت و سروشتی مادە دەستوریەکان وان کە پوختن گشتگیرن بنەمای تێدایە تەفاسیلی تێدا نیە. ئەم تەفاسیلێکی هێنراوەتەوە بەردەوام دەبێت ئێمە چاوەڕوانی ململانەی بین لەگەڵ دەسەڵاتی فیدرالیدا هەموو 4 ساڵ جارێک بۆی ئەو تەفسیرانی بۆ مادەکانی دەستور چونکە بۆ بابەتە زۆر کێشە لە سەرەکان هێنراونەتەوە بۆ قانون. ئێمە دەزانین ڕێچکەی یاسادانان لە عێراقدا بە پێی زۆرینە و کەمینە و دەسەڵاتی حکومڕانان لە عێراقدا داڕێژرێتەوە. تعبیرەکان لە سیاسەتی حکومڕان لە عێراقدا ئێمە ئەگەرچی بەشدار بین لە عێراقدا بەڵام نەگەیشتوینەتە ئازدێک تەواوی سەنەعەت و دروستکردنی قەراری سیاسی عێراقدا بکەین. لەبەرەوە دەبینین ئێستا بێت چاوەڕوانی ئەوە بین هەموو 4 ساڵ جارێک لە پێکهێنانی حکوومەت جۆرێک لە نزیکبوونەوە بۆ داواکاریەکانی کورد دەبێ بە مادە دەستوریەکانیشەوە. بەڵام ئەبێ ئەومان لە بەرچاو بێت پاش چەسپاندن و پێخۆشکردنی خۆیان لە حکومڕانی لە ساڵی یەکەمیدا دەبینین یەک بە یەک لە داواکاریەکانمان کە پاشەکشی پێ دەکرێت. زۆر باش سپاس بۆ دکتۆر سۆران عەلی شارەزای یاسایی و دەستوری کە لەگەڵ ماڵ بەخێر بێ.